سڵاوتان لەبێت لە سنووری شارەوانی کەس نەزان تا ئێستا سێ پۆنت دروست کراوە. ئەو سێ پۆندە مەبەست لێی کەمکردنەوەی مەترسیەکانی لافاوە بۆ نێو شاری هەولێر و یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکان ئەوەیە کە سیمایەکی گەشتیاری و گەشتگوزاری بە ناوچەکە دەبەخشێ وەروەها ئاوی ژێرزەویش تێر ئاو دەکات. ئەو پۆندەی کە ئێستا لە پشتمەوە دیارەمە پۆندی دڵۆپەیە لە سەر ڕێگای هەولێر کەس نەزان کە ئەم ساڵ دروست کراوە کاریگەریەکی تەواوی هەبوو لەسەر کەمکردنەوەی مەترسیەکانی لافا و کە ساڵانە و ئاوە ئاوێکی زۆر بەرەو ئاراستەی شار دەڕۆیشت. ئێستا ئەو پۆندە دوای تەوابوونی بارانەکە کەمێک پیس بووە زبڵ و خاشاک لەسەر پۆندەکە وەستاوە ڕێکخراوی ژینگەیی کاک ئاسۆشکاک سەرۆکی ڕێکخراویار ژینگەی دەیەوێ هەڵمەتێک ڕابگەێنێ بۆ پاکردنەوەی پەنداوەکە یاخود پۆندەکە. کاک ئاسۆ سڵاو لێبێت. سڵاو لێوش. پێمان بڵێ دەتانەوێت چی بکەنەوە پۆندە؟ بەڵێ خۆتان دەزانی ئەمە یەکێک لە ڕێڕەوە دەرچەکانی ئاوێ بوو بۆ ناو شاری هەولێر، بەڵام لەگەڵەوەی کە ئەم بۆندە دروست کراوە ئەم بۆندە لێرە ئاوەیەکی زۆر گڵ دەدرێتەوە. لێرەدا لەگەڵ ئەو بارانەیە کە هات پاژماوەیەکی زۆری لەگەڵ هاتووە بۆ ئەو پاژماوە شوێنی سەر ڕێژەکە نەگرێتنیان کارەساتێک دروست نەکە لەبەرەوەی دەبینین جاروەیە کە دەبین لە پشتمان ئێستاش کۆمەڵک منداڵ هەیە لەوێ بوونیان هەیە کەوا دەبێ ئێمە ئەو ئاوە پاشی بێڵینەوە. بۆیە یەکەم جار دەستمان بەوە کرد لە ڕێی لەگەڵ سەرۆکاتی شارەوانی کەس نەزان لەگەڵ پۆلیسی دارستان لەگەڵ کاک ئاریان خاوەنی بەلەمەکە لەگەڵ بەڕێوەبەرەتی ئاوی هەولێر توانیمان هەڵمەتێکی پاکردنەوەی ئەو شوێنە دەست پێ دەکەین. ئەمڕۆ بزانین ئەمڕۆی تا بەیانی تەواوی دەکەین بۆی پاچکەینەوە بۆ ئەوەی پاک و خاینێک بە سیمای بدات. چەند بەشدارن لەگەڵت چۆن پاچی دەکەنەوە چیتان؟ ئێمە یەک بەلەممان پێ جارێ هاوکاری یەک دەکەین تیمەکان دەچینە ناو ئاوەوە یەکەم کەس بۆ خۆم دەچمە ناو لەگەڵ تیمی شارەوانی پاشان بەرەبەرە جێ دەگۆڕین تاکو بتوانین هەمووی پاکەینەوە. حتمەن هەڵمەتەکەتان خۆبەخشانە بێگومان هەر هەموو لایەنەکە بە خۆبەخشانە هەم کاگاریان خاوەنی بەلەمەکە هەم شارەوانی کەس نەزان هەم پۆلیس هەر هەمووی شتەکە خۆبەخشانەیە لەوانەوە تایبەتە بە بەڕێوەبەراتی بەنداوەکانەوە. بۆیە ئێمە پێکەوە هەمومان ئەم کارە دەکەین بۆی بتوانین خاوێنیکەینەوە. زۆر سپاس. بەڵێ دیارە وەک دەبینن ئەمە یەکێکە لە پۆندەکان لە سنووری شارەوانی کەس نەزان کە وەک دەبینێن ئاوێکی زۆری گلداوەتەوە و سەر ئاوەکە بەهۆی پاشماوە و زبڵ و خاشاک پیس بوو هەڵمەتێک بەڕێوە دەچێت بۆ پاکردنەوەی ئەم پۆندە.